کاگ ئازاد جوتیاری نمونەیی نییە، کاگ ئازاد فەیلسوف نییە، کاگ ئازاد خزمەتکارە. من ناوم ئازاد محەممەد عەبدوڵایە، خەڵکی هەڵەبجەی شەیدم، والیدم 1972 1972 خولیا و حەزم وابووە هەر لە مناڵیوە من بە کۆڵ بردومیان بۆ ناو کێڵگە و خاکەناسکاری تا ئیسش ئاساری خاکەنازەوە تا بەدەستمەوە. من حەز و خولیامەوە بووە کە دایمە بە فکرێکی تازەگەریە بێم و میلەتەکەم کۆمەڵێک فکرەی پێ بدەم و ئەو کارانەشی کە من کردومە هەموو خەڵک ئەزانێ و ئەوە ئیشەکانم کە چی کردووە. من دایمە حەزم کردووە وڵاتەکەم سەوزکەم، چکە وڵاتەکەی من بۆ ماوەی 10 ساڵە وشکە ساڵی دەستی پێ کردو و ڕادەی شێ لە هەوا نەماوە. من ئەزمموی 35 ساڵم لەگەڵ درەختە کەیسەر ڕەفیقیم لە زمانی تێگەم ئەو درەختە بەکوێ ئەشێ و بەکوێ ناشێ، بەڵام کۆمەڵێگەیە من لەخوای گەورە بەزیابێ خەڵکێکی زۆر خۆشیانەوێم، چکە لە بەرەو پیاوێکی خۆبەخشم وە تا ئیسەش یەک زەلام لە وڵاتە بێت بڵێ هێلکەیە کە تاوەکو دینارێکە تاوەکو دەفتەرێکم داوێ بە ئازادە وەختە من ئامادەم بۆ ئەوەی کە عیدام کرێم. سەیرێکی کەشوهەوای وڵاتمان بکەین لەبار نییە، بۆ ئەوەی من هەڵساوم لەژێر ئەم بەیتی پلاسیکیە 30 جۆر ئیمتیحانم کردووە. ئەگەر سیرکەین ئەوە مانگی یەکە، من هەنجیری تەڕم هەیە، جا من حەزەکەم وڵاتمان 12 مانگە بەرومی لێ نەبڕێ، 12 مانگە. هەر چوار پارچەی کوردستان یەنە لام بۆ ئەم ژێر ئەم کەپرە، منیش ئەم کەپرەم داناوە وەکو کۆشکێک کە لە ژێریا خزمەتی میلەتەکەم بکەم. پارساڵ چایەکیان بۆیە نام لە ستۆکۆڵمۆ لێرەن پەروەردەم کرد، هەڵسام لقێکم لێ بڕی بۆەوەی چەتریکەم ئەم چایە سیرەکەم لینجە چایەکە، ئەو کاتە سیرم کرد بامێژ لینجە هەڵسام وتروبەم کردن لە یەک لە باتیەوەی لەسەر ئەسڵێکە 10 گوڵم باتێ من 100 گوڵم لێ وەرگرت، بۆ لە بەرەوەی ڕێگی بامێ بەقووەتە و عمریشی درێژن. ئەو دارەی خۆتانە بینن عمری 1 ساڵە، ئەم دارە پارساڵ ناژراوە، وەکو خۆتانە بین بە عمر نییە و دارێکشمانەوێ هەم باڵای نزم بێ و بەرومی زیاتر بێ، بەوەش نییە بڵین با بڕات عمر بکات 10 ساڵ ئەوسا بەرومی لێ بگرین. هەموو جارە داوا ئەەکەم لە میلەتەکەم و لە باغدارەکەم با لە قەچەترێکان نەبڕین کە لە عەرزۆ نزیکن لەبەر خاتری ئەوەیە. ئەگەر خۆتان ئێستا سێریکەن ئەو لیمۆیە چەندێ ئاوی تایە خۆتان بیبینن، ئەوە خۆ لیمۆیەکی بچکۆلەیە هەتا ئێوارە من ئەوە دەی لیمۆژەیە بە سرنج ئاوی لێ دەرنایە سێریکە هەر لەو لیمۆ هەر لەو لیمۆ بۆ ئەوە لە تەڕەشۆی عەرزۆ نزیکە. من کە وەختێ لیمۆم لێرا لێ کردو سەیکەوە ئێرەیە سەیکە چەند وشکە. ئەنی منتیقەی قەڵاتزیێ و زانکۆکانی ژاراوە و ئەو منتیقانەکەم لێرەوە بانگشتێکیان کردم لێوە کۆمەڵک دەزیشم و تۆ بە تەلەبەکان زۆریان پێخۆش بوو. من لێرەوە دەستی مامۆستای زانکۆ و دەستی تەلەبە و دەستی مۆنیسەکانی خۆم ماچەکەم. یەک تیکەکە بە ئیبم بۆ سەر سفرەکە و ئیبم بۆ دەمم خوا خۆی بیزانێت 4 کەڕەوە بۆ 5 کەڕەوە بۆ 6 کەڕەوە دایێنێمەوە لە عینەن شوێنە ئەمێ بیبم بۆ دەمم تەلەفۆن نایەڵێ منیش وعدم کردووە. بەڵێ قوربانگیان نا هەروەرە ئیشاڵا من هەر حەزیشەکەم بێ ئەو ڕێنمایانی کە لەو شوێنە هەیە حەزەکەم هەر بیبەخشم بە جەناب و لەبەرەوەی ئیشێکی باش دەستگیر بێ. گوڵی ئەو برنجەیە کە خۆتان بیبینن ئەوە سۆندەکانە، ئەوە سۆندەی قەترەیەکانە و ئەوەش ئەو برنجەیە. لام وایە برنجی تر ئیعتیادی لە ئاوا 1 جار پەروەردە ئەکرێ، من ئەوە 6 جار بەروم لێ کردوەوە لە هەمان برنج. ئێمە خاوەنی خاک و ئاوێکین لە وڵاتە پێویستمان بە هیچ شتێ نییە. من ئەو خاکەم هەبێ نەوتێکی سپیە و ئەم کوردستانش بە کوشت و کاڵ بەرزە بێ. ئێمە ئەگەر وڵاتمان بەرەو پێش بەرین ئەبێ بەرومان بەرەو پێش بەرین، ئەبێ ئێمە هەلی کار بۆ گەنجانمان بڕەخسێنین. من لێرەوە گەنجانی ئەم وڵاتە ئەوەنە خۆشیانەوێم، تەنانەت لە هەموو کوێرەدەیەکی ئەم کوردستانە لە هەموو قەزا و ناحیەکانەوە گەنجانی ئەم وڵاتە ئەیانەوێت چین بەچین کۆڕێکم بۆ سازکەن لەبەر خاتری ئەوەی ڕسمێکم لەگەڵا بگیرێ و هەتاوەکو بژمێنم خزمەتکارێکی گەنجێکی ئەم وڵاتە.